ئێمە ئەمڕۆ ئەمانەوێ ڕێز لە دوو تێکۆشەر بگرین هیوادارین ئەو ڕێزەی ئێمە گرین شایانی لانی کەمی کار و خەبات و تێکۆشانی ئەو دوو بەڕێزە بێت. لە ڕێکەوتی 29/12 زاینی لە شاری زاخۆ مێر منداڵێک لە کۆشی خێزانێکی شۆڕژگێر چاوی بەژین هەڵێنا. هێندەی نەخایاند کە گوشارەکانی دەوڵەتی داگیرکەر بۆ سەر بنەماڵە شۆڕژگێرەکان بنەماڵەی ئەمیشی گرتەوە. هێزەکانی ڕژیمی فاشیست و داگیرکەری باس باپیریان شەهید کرد و بەوەی شەوە نەوەستان و خان و شوێنی ژیان و نیشتەجێبوونی بنەماڵەی ئەم لاوە لەلایەن داگیرکەرانەوە دەستی بەسەر داگیردرا و تێگڕما. کاک نجمان سندی بۆ درێژەی ژیان بەناچار لەگەل بنەماڵەکەی کەشکۆڵی ئاوارەیان هەڵگرت و لە کوردستانی باکوور گرسانەوە. بۆ ماوەی 2 ساڵ لە کەمپی سلۆپی ژیانی ئاوارەیان بەسەر برد. ساڵی 1993 زاینی ڕووی لە هەندەران کرد و لە ئاکامدا لە وڵاتی نۆروێژ گرسایەوە. هەر لە سەرتاوە ئەم گەنجە دڵسۆزە بۆ زیندوڕاگرتنی کولتور و دابوو نەریتی کوردەواری و گەشەپێدانی هونەری کوردی بە هونەری موزیک و گۆرانی لەناو قوتابخانەکانی ئۆسلۆ دەستیدایە چالاکی. هاوکات لەگەڵ چالاکیە هونەریەکانی لە خوێندنگاکانی ئۆسلۆ لەلایەک و گوشاری ژیان و گوزەران لە هەندەران لەلایەکی دیکەوە دەستیدایە خوێندن و توانی وەک سیکەپلەیەر خوێندن تەواو بکات و ئێستا لە ناوەندێکی پزیشکی سەرقاڵی کار و بەڕێکردنی ژیانیەتی. کاک نجمان سندی لە ماوەی تەمەنی نیشتەجێبوونی لە هەندەران و لە وڵاتی نۆروێژ لە زومرەی ئەو تێکۆشەرانە بووە کە سەرەڕای ئەوەی سربەخۆیی ڕوانگە و ئایدۆلۆژیای خۆی پاراستووە بەردەوام لە کۆڕ و کۆمەڵ و کۆبوونەوەکان و چالاکانی سیاسی تا ئەو جێگایەی لە خزمەت بەرژەوەندی گەلی کووردا بووە بەبێ جیاوازی بەشداری چالاکانەی کردووە و ئەرکی باسۆ گرتووە و هاوکاری ڕاپەڕێنەرانی چالاکیەکان بووە. بۆ ئێمەش وەک تەشکیلاتی کۆمەڵە لە وڵاتی نۆروێژ یار و دۆست و هاوڕێیەکی دڵسۆز بووە کە بەردەوام بەخۆی و کار و کەرەسە و هونەریەوە دڵسۆزانە و خۆبەخشانە بەشداری چالاکیەکانمانی کردووە. بە پیر بانگەوازمانەوە هاتووە و بەردەوام وەک تێکۆشەرێکی ناو ڕیزەکانی کۆمەڵە لەگەلمان هاوکار بووە بۆ ڕاپەڕاندنی ئەرکە حیزبیەکانمان. ئێمە بە ناوی کۆمەڵە و هەموو کادر و ئەندامان و دۆستانی کۆمەڵە لەم وڵاتە پڕ بەدڵ سوپاسی کاک نجمان سندیەکەین و ئارەزووی سەرکەوتن و گەشە و تەمەندرێژی و خزمەتی زیاتری بۆکەین. هەروەها هیوادارین کۆمەلگای کوردی نمونەی کەسانی دڵسۆز و خۆبەخشی وەک کاک نجمان سندی تێدا زۆر بێت و ڕوو لە زیاد بوون بێت. کۆمەڵەی شۆڕژێر زەحمەتکێشانی کوردستانی ئێران کومیتەی نۆژ. ئێستاش داوا ئەکەین لە بەڕێز کامەران مرادیان بفەرموویێت بۆ پێشکەشکردنی پەیامی کومیتەی هاوبەش. تکایە کامەران. ئامادەبوانی بەڕێز بەشدارانی یادی سیویەکی جۆزەردان لەلایەن کۆمیتەی هاوبەشەوە بە خێراتنی هەموو لایەکتان دەکەم. بەڕێزان، ئێمەی نەتەوەی کورد بە درێژایی مێژوو پڕ لە هەوراز و نشێوی پڕ تەنگ و چەڵەمەمان سەرەڕای هەموو دژایەتی نادادپەروەرانە و هەوڵی فەوتان و قڕکردنمان هەمیشە ئاشتیخواز بووین و بڕوامان بە برایەتی و یەکسانی گەلان هەبووە و هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕژێمەیەک لە دوای یەکەکانی داگیرکەری کوردستان هەوڵی فەوتان و سڕینەوەیان داوین و بۆ ژنیۆسایدکردنمان لە هیچ ئامرازێک دەستیان نەپاراستووە. هەر ئەم هۆیانەش بووە تەپاڵمەر دەست بۆ چەکبردن و دامەزراندنی هێزی پێشمەرگە ببێتە پێویستیەکی مێژووی لە خەباتی ڕزگاری خوازانەی نەتەوەکەماندا. لە پێناوی بەرگریکردن لە فەوتان و پاراستنی ناسنامەی نەتەوەیەتیمان پێشمەرگەش بووەتە ئۆڵگۆ و فیداکار و گیان لەسەر دەست ئەرکی مێژووی خۆی لە هەموو قۆناغەکانی خەباتدا بە باشترین شێوە بەجێگەیاندووە. ئاکام و بەرهەمی خەباتی پێشمەرگەش ئاسۆی وەدیهاتنی ئاواتەکانمان ڕوون و ڕوونتر کردووەتەوە. هەروەکو ئێستاش لە باشووری کوردستان جارێکی دیکە پێویستی بوونی هێزی پێشمەرگە وەک هێزێکی منەزەم و ڕێکخرا و پێویستی یەکدەنگیە
جا بۆ یەکڕیزی هاوخەباتی هێزە کوردستانیەکان لە هەموو کات زیاتر و پێویسترە و وای کردووە کە هەر تاکێکی کورد لە شوێنێکی خۆی پێشمەرگەیەکی ئەم وڵاتە بێت بۆ بەرگریکردن لە خاک و نەتەوەکەمان جێگای خۆیەتی لێرەوە لەم ڕۆژەدا ڕۆژی 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پڕ بەدڵ پیرۆزبایی ئەم یادە ئاراستەی سەرجەم پێشمەرگەی کۆمەڵە و ناوەندی و کادر و ئەندامانی کۆمەڵە و هەموو پێشمەرگەی کوردستان بکەین هەروەها دەست لەسەر سنگ ڕاوەستین و سەری ڕێز لە بەرامبەر هەموو شەهیدانی کوردستان دانوێنین هیوا سەرکەوتنیان بۆ بخوازین و جارێکی تر یادی 31 جۆزەردان پیرۆز بێت کۆمیتەی هاوبەشی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە وڵاتی نێروێژ پێکاتووە لە حزبی دیموکراتی کوردستان کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان ڕێکخراوی خەباتی شۆڕژێری کوردستان پارتی سربەخۆیی کوردستان پارتی ئازادی کوردستان پارتی سەربەستی کوردستان ڕێکخراوی دیموکراتیکی یارسان بەسپاسەوە کولتوری نەوان لەلایەن هاوڕێی لوقمان فاروقیەوە پێشکەشتان دەکرێت تکایە سەرەتا بەخێراتنی هەموو لایە دەکەم زۆر بەخێر بن گەورەتان کردین بەهاتنی خۆتان پەیامی کۆمیتەی ناوانتان پێشکەش دەکەم سەرەتا 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی و هەموو ئەو تێکۆشەرانەی کە بۆ چرکە ساتێکیش لە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا چالاکیان نواندووە پیرۆزبایی ئەکەین سەری ڕێز و نەوازش لە بەرامبەر گیانبازی کاکخانەی موعینی و هەموو گیانبەخکردوانی کۆمەڵە کە گیانی خۆیان کردە فیدای ئازادی و دادپەروەری کۆمەڵایەتی دائەنوێنین ساڵی 1348 هەتاوی کۆمەڵێک گەنجی خوێندکار و ئەدیب و شۆڕەژێر بە بیرۆکەیەکی چەپ و عێداڵەت خوازانە کۆمەڵەیان دروست کرد و ئەم ڕێکخراوەیە تا بە ئەمڕۆ بەبێ ڕاڕایی لە مەیدانی خەبات و تێکۆشاندا سەرقاڵی چالاکی بووە کە تا ئێستا دەیان وە سەدان داهێنان و حەماسەیان لە مەیدانی خەباتی ڕزگاری خوازانەدا خوڵقاندووە هێزی پێشمەرگەی کۆمەڵە تەنیا هێزێکی چەک بەدەست نەبووە بەڵکو هێزێکی ڕۆشنبیر بووە کە بە چەکی شانی و بە خوێندن و تێگەیشتنی توانی لە کوردستان داهێنانی گەورە بکات و شۆڕشێکی فەرهەنگی ڕێک بخات دەور و نەخشی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بواری کولتور و گەشەی ئەدەبیاتی کوردی و زیندوڕاگرتنی کولتورە جوانەکانی کۆمەلگای کوردەواری و هەروەها ململانە لەگەڵ کولتوری کۆن و دواکەوتوانە ڕاستیەکە کە هیچ ئینسانێکی خاوەن هەست و ئینساف ناتوانێت ئینکاری بکات لە بواری لاواندا وەکو مەکۆی گەنجان و قەڵای قایمی لاوان و هەڵقوڵاوی کۆمەلگای لاوان بووە و تا بە ئەم ڕۆژ هەروەها وەکو هێزێکی گەنجی خاوەن ئەزمون لە مەیدانی خەبات و تێکۆشاندا ماوەتەوە هێزێک کە زۆرینەی پێکەنەران و درێژە پێدەرانی گەنجانی وڵاتن و لە بواری کولتور و هونەر و ئەدەبیاتی کوردیدا لە هەرەشی ژێرترین هێزەکانی کوردستان بە ئەژمار دێت هێزی پێشمەرگەی کۆمەڵە لای ئێمە تایبەتمەندی خاصی خۆی هەیە باسکی چەکداری کرێکاران و زەحمەتکێشانی کوردستانە کە بۆ نەهێشتنی هەر چەشنە هەڵاواردنێک وەستەمێک خەباتی کردووە و بەردەوام لە خەباتدایە ئەم هێزە هەوڵی داوە پشتیوان و لایەنگری چەوساوەکان بێت و کۆمەلگایەکی بەدوور لە هەر چەشنە چەوسانەوەیەک بنیاد بنێت کە ئینسانەکان بتوانن تێدا ژیانێکی ئینسانی بەرنەسەر پارێزگاری لە بەرژەوەندی هەژاران و چەوساوەکان تێکۆشان بۆ وەدیهێنانی خواصەڕەواکانی گەلی بندەستی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات ئەرکی بنەڕەتی ئەم هێزە شۆڕەژێرە بووە کە تا ئێستا هەزاران کەس لە تێکۆشەرانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە گیانی خۆیان فیدای عێداڵەتی کۆمەڵایەتی و ڕزگاری گەلی بندەستی کورد کردووە و بە سەدان جۆری دیکە قوربانی بۆ داوە هێزی پۆڵاین کە بە پشتبەستن بە هێزی گەل و سووربوون لەسەر ڕەوابوونی ئامانجەڕەواکانی گەلی کورد و چەوساوەکانی کوردستان پلانی کاری خۆی ڕاڕشتووە و بۆی تێکۆشاوە هێزێکی خۆبەخش و کۆڵنەدەر قایم و خورج لە بەرامبەر داگیرکەر و هەر چەشنە دواکەوتوویەک بۆتە قەڵای هەژارانی کوردستان ئێستاش هێزی پێشمەرگەی کۆمەڵە هێزێکە کە پارێزەری بەرژەوەندەکانە و ئێستاش هیوای دواڕۆژی خەڵکەکەمانە
ئێمە بە ناوی کۆمەڵەی کولتوری نەوان و کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵاتی نەقی نۆڕوێژ دووبارە جوانترین پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەموو تێکۆشەرانی ناوڕێزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەکەین و لە بەرامبەر هەموو گیانبازی هاوڕێیانی کەمەندام و هاوڕێیانی گیانبەخکردووی کۆمەڵە سەری ڕێزدا ئەنوێنین و بەڵێن ئەدەین تا وەدیهاتنی ئاواتەکانمان کە هەمان ڕزگاری گەلی بەندەستی کوردە و برژاننەوەی سفرەی هەژاران و چەوساوەکان و وەدیهاتنی کۆمەڵگەیەکی ئازاد و دموکراتیکە ئاڵای سووری سیویەکی جۆزەردان لەسەر شانی خۆمان بەرز و شەکاوە ڕاگرین. سەرکەوتوو بەهێزتر بێت هێزی پێشمەرگەی کۆمەڵە، پیرۆز بێت سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە، کۆمەڵەی کولتوری نەوان، کۆمەڵەی لاوان لەقی نۆڕوێژ. زۆر سپاس. سپاس بۆ هاوڕێ لوقمان. پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو ئەو هاوڕێیانەی کە پێشمەرگەی کۆمەڵە بوون و ئەوانەی کە هەر ئێستا لە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵەدان پیرۆز بێت. داوا ئەکەین لە کاک ئیدریسی مرادی کە پارچە شێعرێکی ئامادە کردووە. ئێستاش کاک ئیدریسی مرادی پارچە شێعرێکی ئامادە کردووە کە داوای لە یەکەین بێت بۆ خوێندنەوەی. تکایە کاک ئیدریس. من پێشمەرگەم، بۆ ڕێگای ڕزگاری وڵات پێشمەرگەم، بۆ گەشانەوەی ئاڵای ئامانجەکانمان پێشمەرگەم، بەجەرگم، ڕۆڵەی خەباتم، چەقڵی چاوی دژمنم، من پێشمەرگەم، سەل لە ڕێگای خەباتی کاک فوادم، سەل لە ڕێگای ئەو پێشمەرگەم کە بۆ هەڵگرسانی ئاڵای ئامانجەکانمان بوو بە قوربانی، سەل لە ڕێگای ئەو پێشمەرگەم کە گورگەکان گۆشتی لەشیان کرد بە نانی بەیانی، سەل لە ڕێگای ئەو دایکەم کە بۆ تەرمی ڕۆڵەکەی دەم و چاوی خۆی دادڕی، هاو دەنگی ئازارەکانی گۆمەشینم، من پێشمەرگەم، پێشمەرگە کۆڵەکەی وڵاتە، پێشمەرگە ڕەنگی خوێنی هاوڕەنگی خاکی وڵاتە، خۆڕاگرم، ڕۆڵەی بێشکەی شکاوم، بەلایە لایەی دەنگی دایکم کە دەیخوێند بۆ حەیدەرەکەی نوێندراوم، لەبەر تۆپ و تانک و قومپارە جێماوم، ساحێبی شەهیدم، ساحێبی خەڵکی کیمیایی حەڵەبچە و سەردەشت و مەریوانم، ئازام، بەجەرگم، ڕۆڵەی خەباتم، چەقڵی چاوی دژمنم، من پێشمەرگەم، پێشمەرگە، پیرۆز بێت ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. بۆ کاک ئیدریس مرادی. ئێستاش پەیامی کۆمیتەی دەرەوە لەلایەن هاوڕێ سۆماکەوە پێشکەش دەکرێت. فەرموو. تەتان باش، هاوڕێیانی خۆشەویست، ئەندامان و لایەن گرانی کۆمەڵە، میوانان و نوێنەرانی حیزب و ڕێکخراوەکانی بەشدار لە ڕێوڕسمی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە وڵاتی نۆروێژ. پڕشکۆترین پیرۆزبایی ئێمەتان پیرۆز بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە، ڕۆژی خەباتکارانی سیاسی و بە بڕوای کۆمەڵەتان پێشکەش. ئەم ڕۆژانە و ڕووداوەکانی کوردستانی باشوور زۆرتر سەلماندی کە بەهێزکردنی خەباتی پێشمەرگانە وێڕای هەموو بەشەکانی مەیدانی خەباتی مەدەنی و سیاسی بۆ ڕزگاری و بەختەوەری گەلی کورد پێویستێکی حاشە هەڵنەگرا. یادی کاکخانە سەعیدی مۆئینی یەکەمین گیان بەختکردووی کۆمەڵە کە خوێنی تێکڵاوی پێشمەرگەکانی باشووری کوردستان بوو، ڕێنوێنی ڕێمانە بۆ داهاتوێکی گەشت بۆ خەڵکی ستەمدیدەی کورد لە ڕۆژهەڵاتیش. هەر لێرەوە سڵاو دەنێرین بۆ خەڵکی خەباتکاری کوردستان کە بەبێ ئەوان خەباتی پێشمەرگانە و مەیدانەکانی دیکەی خەبات مسۆگەر نابێ. سەرکەوتوو بێ بزوتنەوەی ڕەوای خەڵکی کوردستان، پیرۆز بە سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە، کۆمیتەی دەرەوەی کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکەشانی کوردستانی ئێران. زۆر سپاس. زۆر سپاس بۆ هاوڕێ سۆماکاوە. پیرۆز بێت ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە، ڕۆژی خوڵقێنەرانی حیماسە نەگونجاوەکانی مێژوو، ڕۆژی خەباتکارانی ڕێگای ئازادی و مرۆڤایەتی، ڕۆژی ئەڤینداری و خۆشەویستی و یەکسانی. بە ناوی کۆمیتەی کۆمەڵە و کۆمەڵەی کولتوری نەوان و کۆمەڵەی لاوانی ڕۆژهەڵات پڕ بە دڵسپاسی هەموو لایەکتان دەکەین. هەروەها سپاسی ئەو لایەنە سیاسیانەش دەکەین کە ڕاستەوخۆ یان بە ناردنی بروسکە پیرۆزباییان لێ کردوین. یەکێتی نیشتیمانی کوردستان بە بروسکە و چەپکە گوڵ
پیرۆزبایان لێکردوین پارتی دیموکراتی کوردستان بە بروسکە و چەپکە گوڵ، حزبی شیوعی کوردستان بە بروسکە، حزبی دیموکراتی کوردستانی ئێران بە بروسکە و چەپکە گوڵ، سازمانی خەباتی کوردستانی ئێران بە بروسکە، حزبی دیموکراتی کوردستان بە بروسکە، پارتی سەربەخۆیی کوردستان بە بروسکە و چەپکە گوڵ، پارتی سەربەستی کوردستان بە بروسکە و چەپکە گوڵ، پارتی دیموکراتی کوردستانی باکوور بە بروسکە، کۆمیتەی هاوکاری هێزە سیاسی کوردستانیەکان لە نۆروێژ بە بروسکە، کۆمیتەی هاوبەشی هێزەکانی ڕۆژهەڵات بە بروسکە و چەپکە گوڵ، هەروەها ئێسڤێ حیزبی سۆسیال وێنسترەی نۆروێژ بە بروسکە پیرۆزبایان لێکردین. ڕۆژی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆز بێ لە هەموو بنەماڵەی پێشمەرگە شەهیدەکان و پێشمەرگانی کۆمەڵە و هەموو لایەنگرانی کۆمەڵە پیرۆز بێ ئەو ڕۆژە مەزنە. بە بۆنەی هاتنی ڕۆژی سیویەکی جۆزەردان ڕۆژی کۆمەڵە و یادی شەهیدی پایەبەرز خانەی مۆینی کە بۆتە سمبلێک بۆ کۆمەڵە و بۆ هەموو کورد لەم ڕۆژەدا سەری ڕێز و نەوازش بۆ ئەم کەڵە شەهید و ئەم قارەمانەدا دەبێنم و بۆ هەموو شەهیدانی کۆمەڵە و هەموو شەهیدانی ڕێگا ڕزگاری گەلەکەمان و پەیامی ئێمە وەکو ڕێخستنی کۆمیتەی یەکێتی نیشتمانی کوردستان نقی ئۆسلۆ بەشی ئۆسلۆ پەیامی ئێمە ئەوەیە کە لەم ڕۆژەدا لە ڕۆژهەڵات لە باشووری کوردستان کەکەی هاتێتە پۆشەوە بەوە پێویستە بە هەمومان داکۆچی لە ئەم مۆزەی ئێستا بکەین چونکە لەم ساتانەدا کەم کۆمەڵە تیرۆریستە بە ناوی داعش هاتوونە نزیک سنوورەکانی کوردستان ئەوە تەنها بۆ سنووری باشوور نییە بەڵکو ئەو مەترسیە بۆ هەموو کووردە بۆ هەموو کوردستانیەکە بۆ هەموو کوردستانە پێویستە هەمومان هاودەنگ هاوڕا هاوهەڵوێست بە یەک دەنگ دژی ئەم کۆمەڵەکە سو تیرۆریستانە ببینەوە و لە کۆتاییدا سوپاس و ڕێز بۆ ئێوە سوپاس و ڕێز بۆ کاربەدەستانی ئەمە هەنگاوە یادکردنەوەی ڕۆژی پێشمەرگە و سەر و ڕێزی نەوازش دووبارە بۆ هەموو شەهیدانی کوردستان سوپاس بۆ ئێوەش. سوپاس بۆ ئێوە. دیارە کۆبنەوەی ئێمە ئەمڕۆ لە بۆنێکی وەها وەک ئەرکێکی نیشتمانی زانین ئەگەر هەر بۆنێک بۆ هەر پێشمەرگێکی هەر حیزبێکی لایەنی کوردستانی بێت جێگای شانازیە ئێمە وەکو ئەندامی پارتی سەربەستی کوردستان و هەروە وەکو ئەندامی کۆمیتەی هێزا و بەشەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لێرە بەشدارین خۆمان بە بەختەوەرە زانین کە لە بۆنەیەکی ئاوها بەشدارین هیوادارم ئێمە بتوانین وەکو ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی بتوانین ڕۆژێکی تایبەتمەندی دیاری بکەین بۆ هەموو پێشمەرگەکانی کوردستان ئەمە لە لای ئێمە وەک خاڵێکی گرنگ ڕەچاوە کرێ و داواکارین لە هەموو لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە بکرێت کارێکی بەو جۆرە بکرێت دیارە هەموو ڕۆژێکی پێشمەرگە هەلانێک بێ لە لای ئێمە جێگای ڕێز و احترام و پیرۆزە بەڵام بڕیا ئەوە بکرایە یا دەی خاکە لێەوە بێت یان سوێکی جۆزەردان بێت بکرێ بە ڕۆژی ڕسمی پێشمەرگەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. زۆر سوپاس بۆ چاپێکەڵتان. سوپاس بۆ تۆ. لە تەواوی پێشمەرگەکانی کۆمەڵە بنەماڵەی شەهیدان هەموو لایەنەکانی کۆمەڵە تەبریک ئەرزەکەم بە تایبەت هاوڕێیانی دێرین ئەو کەسانەی کە بەنەوەیەک لەم شۆڕەشەدا بەشداریان کردووە هیوادارم کە خەباتی پێشمەرگەی کۆمەڵە بە سەرنجام بگات. هەر لێرەوەش دیسان پیرۆزبایی بە تایبەت بۆ هاوڕێیانەی کە بەشێک لە ئەندامی جەستەیان لە دەستداوە پڕ بەدڵ پیرۆزباییان پێڵێن. بە پیرۆزبایی خۆم لە هەموو پێشمەرگەی کۆمەڵە و لە گشت لایەنێک و لە ئەوانەی کە لە هەر شوێنێکی کوردستانن بەش بە خۆم پیرۆزبایش لە خۆمەکەم بە چەند ساڵی خەباتم و لە برا عەزیزەکانم و هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر خۆشی و شادی و هیوای سەرکەوتن بۆ هەموو گەلی کوردستان و بەگشتی کوردستانی ئێران دەخوازم. سەرەتا بە ناوی کۆمیتەی هاوکاری هێزە سیاسی کوردستانیەکان پڕ بەدڵ پیرۆزبایی لە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە دەکەین ئەمڕۆ بە هەمومان لە دەوری یەک کۆبووینەوە بۆ ئەم یادە بەرز و پیرۆزە ڕابگرین. سڵاو بۆ هەموو پێشمەرگەکانی کوردستان، سڵاو بۆ پێشمەرگانی ئێستا لە بەرەکانی جەنگ بەرگری دەکەن لە ئاڵای کوردستان
سڵاو بە ئەو پێشمەرگانەی ئێستا لە بەرەکانی کوردستان لە بەرەکانی شەڕدان سڵاویان بۆ دەنێرم سڵاو و حرمەتم بۆ هەمویان زۆر سپاس. ئەمن وەک ئەحمەدی عەزیزی ئەندامی کۆمیتەی هاوکاری حیزبە کوردستانەکان پیرۆزبایی بە کۆمەڵە بە کولی و بە تایبەتی بە ئێوەی بەڕێز هاوکارانی خۆشەویست دەکەم هیوادارم بتوانین پێکەوە هەر وەک ئەوڵێ هاوسەنگەر بین و بە دژی دژمنان ڕاوەستین. ئەمرێکی دیکەتەیە لە خزمەتە. پێشمەرگە ئەو کەسە بەڕێز و پیرۆزەیە کە گیان لە سەردەست و گیانی خۆی بەختەکە لە ڕێگەیەک ملەتەکەیدا. بۆیە وشەیەکی زۆر پیرۆزە، ئینسانێکی زۆر جێگەی ڕێز و قەدردانیە. بەرز و پیرۆز بێ سیویەکی جۆزردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. زەحمەتان کێشە ئەمڕۆ ئێمە هاتوین لە وڵاتی نەڕۆژ مەراسمی سیویەکی جۆزەردانمان گرتووە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە کە یادگرتنەوەیەکە لە خەباتێکی زۆر شێرگیرانەی کاکخانەی موعینی کە بەداخەوە لە سیویەکی جۆزەرداندا لە ساڵی 1957 هەتاویدا گیانی بەخت کرد لە شەڕێکی نابەرابەردا. یادکردنەوە لە کاکخانەی موعینی وەکو کە ناودێر کراوە بنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بە بڕوای من یادکردنەوە لە حەماسەی پێشمەرگەی کۆمەڵەیە لەو حەماسانەی کە خۆڵقاندویان نەبوو ڕزگاری نەتەوەی کورد بۆی کە کورد توانە بە مافەکانی خۆی بکات. هیوادارم ئێمە جارەکانی پێشتری شەروانمان کردووە بەڵام هیوادارم بە زووترین کات بتوانین ئەم یادکردنەوانە لە نێو خاکی کوردستاندا بکەینەوە لە نێو کۆمەڵگای خۆماندا بکەینەوە و ئەم ڕۆژانە بکەین بە ڕۆژێکی مێژووی لە نەتەوەی کووردا کە چۆن حەماسە بخۆڵکەنین و چۆن حەماسە خۆڵکەندراوە لە بەرابەر داژیکەراندا. بەرحاڵ زۆر سپاسی ئێوە دەکەین زەحمەتتان کێشاوە دووبارە پیرۆزبایی ئەم ڕۆژە لە تەواوی خەڵکی کوردستان دەکەم و لە هەموو کادر و پێشمەرگەکانی کۆمەڵی دەکەم و دەتوانم ئەوەش پەیامەش بگەێنم تەسلیەتی خۆم دەگەێنم بە تەواوی خەڵکی کوردستان بە بوونەی گیانبەخکردنی هاوڕێی تێکۆشەرمان کاکخانەی موعینی. Yeah.